دەمانێت بزانین بۆ سپەی یاخود کاتەکانی ئەمڕۆ شەپۆ لە بارانبارینەکە تا کاتەکانی شەو سپەی بەیانی واروها سپەی پێشبینیەکانی کەشوهوا چۆن دەبێت. ڕاستەوخۆ لە کلارەوە میوانێکمان دەبێت، میوانەکەمان محەممەد کەمال شارەزای بواری کەشناسی لەگەڵمان دەبێت. کاک محەممەد سڵاوت لێبێ، سپاس بۆ ئامادەبوونت. پێشبینیەکان بۆ ئەمڕۆ بۆ سپەی تایبەت بەم شەپۆ لە بارانبارینەی کە ڕووی لە ناوچەکانی باشووری کوردستان کردووە چیمان پێ دەڵێن؟ سڵاوتان لێبێ، دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی هاتنی دوو کاریگەری دوو ناوچەی پەستانزمی دەریای سوور و دەریای ناوەڕاست شەپۆلێکی بەهێزی بارانبارین سەرانسەری ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتەوە و سوپاس بەخۆ لە ڕۆژانی لە چەند ڕۆژی ڕابردوو و بە تایبەتیش لە شەوی ڕابردوو ڕێژەیەکی زۆر باش بارانبارین لە ناوچەکانی هەرێمی کوردستان باری و وەکو لای هەمان ڕوون و ئاشکرایشە کە بەهۆی ئەو بارانبارینە بەخوڕەوە لافاوێکی زۆر لە زۆربەی چەمەدۆڵەکانی گەرمیان و هەروها پارێزگای کەرکووک و پارێزگای هەولێر دروست ببوو، هەروها ئاستەنگی هاتوچۆشی دروست کردبوو و بەهۆی هەورە بروسکەشەوە ماڵێک لە قەزای کفری سووتە. بۆیە پێشبینەکانی ئێمە بۆ ئەمڕۆ و ئەم شەو سبەی لە هەرێمی کوردستان بەم شێوەیە بێت. سەرەتا وەستانی بارانبارین لەم ڕۆدا تەنها بە شێوەیەکی کاتیە، هەر بۆیە پێشبینەکەین لە دوانیەوەڕۆی ئەمڕۆ ئەم شەو دیسانەوە هەورەکان دەست بە چڕبوونەوە بکەن و پێشبینی بارانبارینەکەین لەسەر جەم ناوچەکانی هەرێمی کوردستان و بە شێوەی ناوبەناوی مامناوەند لە هەندێک شوێن تاوە بارانی باشە بێت بە تایبەت ناوچە شاخاوەکان و ئەگەری ڕۆدانی هەورە بروسکەشەیە. بەڵێ، دیارە وەکو باسیەکەی شەپۆ لە بارانبارینەکە بەردەوامی دەبێت و هەورەکان بە تایبەتی لە کاتی دوانیۆڕۆی ئەگەری چڕبوونەوە و پێشبینی بارینی بارانە بە دیاریکراوی چڕی بارانبارینەکە بە پێی پێشبینیەکان لە چ ناوچەیەکدا زیاتر دەبێت؟ بەڵێ خاتم میرەبان، زیاتر ئەو کاریگەری ئەو شەپۆ لە بارانبارینە پێشبینەکەن بکەوێتە سنووری نێوان پارێزگای هەولێر و ناوچە شاخەکانی پارێزگای سلێمانی و دەوروبەری. ناوچەکانی دیکەش بە شێوەی مامناوەند یاخود لاواز بارانبارین کێتە بەردەوامی بێت و هەندێک کات هەورە بروسکەشی لەگەڵ دەبێت. بەڵێ، دیارە ڕۆژی داهاتوو بە هۆکاری ئەو شەپۆ لە بارانبارینی بەتایبەتر با بڵێن کە ڕووی لە ناوچەکانی گەرمیان کرد، پێشبینی دەکرێت کە بۆ ئەم ساڵ شەپۆ لە بارانبارینەکان لە ناوچەکانی گەرمیان چڕتر بێ بە بەراورد یاخود جیاوازتر لە ساڵانی ڕابردوو. لەمڕۆ پێشبینیەکان چیمان پێ دەڵێن؟ لە ناوچەکانی گەرمیان بۆ ئەم ساڵ شەپۆلی بارانبارین چڕتر دەبێت؟ بەڵێ، دیارە ئێمە لە ماوەکانی ڕابردوشداوە چەند جارێک دووپاتمان کردەوە کە چەند ساڵی ڕابردوو لە دو ساڵی ڕابردوو لەو ماوەی کە وشکە ساڵی لە ناوچەکانی گەرمیانی کوردستان ڕوویاندا بەهۆی ڕوودانی دیاردەیەک بۆ لە سەر زەریای هێمن دیاردەی لانینا بووە کە دیاردەی لانینا واتە ساردبوونەوەی زەریای هێمن و ناچالاکردن و ئەکتیڤکردنی دەریا و زەریاکان و نەناردنی شەپۆلەوە لە باتی هاتنی وشکە سەرما و وشکە ساڵی. دیارە خۆشبەختانە ئاماژەکان بۆ ئەم ساڵ دڵخۆشکردن و ئەو دیاردەیە ئەتوانم بڵێن بەرەو لاواز بوون دەڕات، هەرچەند تاکو ئێستاش بەردەمە، بەڵام بە شێوەیەکی لاواز ئەو کاریگەری بەهێزی کە لەسەر زەریاکە هەبوو ئێستا لاواز بووە. بۆیە بەگشتی ئاماژەکان بۆ ئەم ساڵ لە ڕووی دابارینەوە بەگشتی دڵخۆشکرد دەبێت و هەم لە ڕووی بەفربارینشەوە بە هەمان شێوە. بۆیە پێشبینەکەن لەو چەند مانگەی کە لە پێشمانە لە مانگەکانی تری دابارین و لە وەرزەکانی تردا پشت بە خودای گەورە پێشبینی بارانی زۆر باش دەکەن و بە تایبەتیش لە مانگی 12 و مانگی 2-3 ئەم ساڵدا لەگەڵ ساڵی مانگی 2-3 ساڵی تازەدا. باشە کاک محەممەد، جگە لە پێشبینیەکان بۆ شەپۆلی بارانبارین پێشبینی بارینی بەفرە بوو بە تایبەت لە بەشێک ناوچە شاخاویەکان ناوچەکان سپی پۆش بووە و پێشبینی بارینی بەفر بەردەوامی دەبێت؟ بەڵێ، بەهۆی لەگەڵ ئەم شەپۆلەدا بەهۆی هاتنی بارستە هەوایەکی ساردەوە لەگەڵ تێکەڵبوونی بە شەپۆلەکە بەفربارین لە ناوچە شاخاویەکان لە شەوی ڕابردووە تاکو ئێستا دەستی پێکردووە و بە لە حاجی عومرانیش بەرگی سپی پۆشیوە و بەفرێکی زۆر باش باریوە و پلەکانی گەرماش بە شێوەیەکی زۆر باش نزم بۆتەوە و پێشبینی ئەوەش دەکەین تاوەکو کۆتایی ئەم شەپۆلەکە کۆتایی شەپۆلەکە دەکەوێتە ئێوارەی سبەی ڕۆژی یەکشەمە لەگەڵ کۆتایی هاتنی ئەم شەپۆلەوە بەفربارینیش کۆتایی پێدێت. بەڵێ کاک محەممەد، وەکو کۆتا پرسیارم دەمەوێت بپرسم بە پێی پێشبینیەکان کە پێشبینیەکی دوورمەودا بکرێت بۆ زستانی ئەم ساڵ. پێشبینی دەکرێت زستانێکی باراناوی بێت، بارانێکی بەچڕ و با بڵێن بەخۆر هەبێت، هاوشێوەی ساڵانی ڕابردوو وشکە ساڵی نەبێت؟ بەڵێ، سپاس بە خۆتاکو ئێستا ئاماژەکان دڵخۆشکردن. ئێمە دەریای سوورمانەیە کە کاریگەری هەیە لەسەر ناوچەکانی گەرمیان و کەرکووک و پارێزگای سلێمانی و هەڵەبجە کە لە ئێستادا ئەو دەریایە چالاکەوە بە هەمان شێوە دەریای ناوەڕاست کە کاریگەرە بەسەر
ناوچەکانی پارێزگای دهۆک و پارێزگای هەولێر و ناوچە شاخاوەکانی دەوروبەری و ئەو قەزاوناحێنی کە دەکەونە سەر هەردوو پارێزگاکە ئەویش بە هەمان شێوە چالاک وەکتیڤە و پێشبینی دوورمەودای ئێمە ئەوەیە کە لێکدانەوەمان بۆ کردو لەسەر نەخشەکان ئاماژەی پێ دەکرێت. سپاس بەخوای گەورە ئاماژەکان دڵخۆشکردن کە لە مانگی 12 وەکوتم لە مانگی 12 و هەروەها لە مانگی 2-3دا پێشبینی بارانی زۆر باش دەکرێت و هەر بەم پێش بێت ئەگەری وشکە ساڵی نیە و پشت بە خدای گەورە ساڵێکی بارانەوی لە پێشمەنە وەڵاوال. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان، سپاس بۆ وەڵامەکان، سپاس بۆ کەمال محەممەد کەمال شارزایی بواری کەشناسی، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. ئومێ دەکەین بارانی ئەم ساڵ بارانێکی بەڕەحمەت بێت، دوور بێت لە ئەگەری هەر لافاو یاخود زیانێکی سروشتی.